سەلام چۆنن؟ بەخێر بێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب. هیوادارم هەمووتان زۆر باش بن. ڤیدیۆی ئەمڕۆم یەکەم ڤیدیۆ لە زنجیرە ڤیدیۆکانی تایبەت بە تاقیکردنەوەی ئایڵس. ئێمە هەوڵەیەین چی بکەین؟ بگەڕێینەوە دواو لە سەرەتاوە دەست پێ بکەین بۆ ئەوی باشتر لە تاقیکردنەوەکە تێبگەین. هاوڕێیان، من هەوڵەیەم لە هەفتەی بەلایەنی کەم 2 بۆ 3 وانەی ئایڵس لە کەناڵەکەم پۆست بکەم لە یوتیوب. ئینجا پێشەوەی دەست پێ بکەم ئەوەی لە ئێوە داواکراوە چییە؟ مەبەستم ئەو کەسانەی کە ئەیانە ئایڵس بکەن. ڕاهێنان پراکتس خوێندن. ئایڵس یانی ڕاهێنانی زۆر. کاتی زۆری بۆ دانی نمرەی باشتر هێنی. بۆیە ئەوەی لەسەر ئێوە پێویستە و گرنگە بکرێت ئەوەیە کە ڕاهێنان بکەن. ئەنجا بەیەکەوە دەست پێکەین ئەخوێنین. خۆمیش بە تەمام تاقیکردنەوەی ئایڵس دووبارە بکەمەوە لەبەرەوەی من 2018 تاقیکردنەوەکەم کرد بەشی ئەکادمیک 7م هێنا. ئێستا مەوێ دیسان دەست پێ بکەمەوە بخوێنمەوە و خۆم ئامادەکەم. بۆیە با بەیەکەوە کات نەکوژین دانیشین بخوێنین ئیشمان چییە. شتێکی تریش هەیە پێشەوەی دەست پێ بکەم. شتێکی تریش ئەمێ باسی بکەم. هاوڕێیان، من لە ئێستاە ئۆنلاین پرایڤەت کلاسم نییە بۆ ئەو کەسانەی کە پێویستیان بە پرایڤەت کلاسە بۆ ئایڵس. من هەوڵەیەم لەم ڤیدیۆیانە باسی هەموو شتێک بکەم، یعنی هەر شتێک هەبێ لەسەر ئایڵس من لە ڤیدیۆکانم باسی یەکەم. بەڵام ئەو کەسانەی کە هەست دەکەن پێویستیان بە مامۆستایەک هەیە لەگەڵیان بێت، دەبان خۆم مامۆستا سۆمە، ئەو کەسانی کە پێویستیان بە مامۆستایە، پێویستیان بە وانەی پرایڤەت هەیە، یعنی وانەی تایبەت، ئەوە سەرەتا ئەمەوێ ڤیدیۆکەم دانێم و بزانم کاردانەوەی خەڵک چۆنە لەسەری و بزانم چەند کەس پێویستی پێیەتی. لەبەرەوەی دڵنیام ئەگەر سەیری ڤیدیۆکانم بکەن پێویستیتان بە پرایڤەت کلاس نابێت. بەڵام با بزانین چۆنە بێت. ئەو کاتە بیرێکی لێ یەکەمەوە پرۆگرامێک دانێم بۆ ئەو کەسانە. لەوانەی یەکەم باسی چیەکەین؟ پێشەکیەک و چەند زانیاریەک لەسەر تاقیکردنەوەی ئایڵس و باسی جیازی نێوان تاقیکردنەوەی ئایڵس جۆری ئەکادمیک و جەنەرال ترینینگ و چۆنیەتی ناوتۆمارکردن بۆ تاقیکردنەوەی ئایڵس لە کوردستان. باشە، وانەی یەکەممان لەسەر ئەم خاڵانەیە. سەرەتا چەند زانیاریەکی گشتی لەسەر ئایڵس. تاقیکردنەوەی ئایڵس دوو جۆری هەیە: ئەکادمیک، جەنەرال ترینینگ. بە شێوەیەکی گشتی ئەم دوو جۆرەیە. تاقیکردنەوەی ئایڵس خۆی لە 4 بەشی سەرەکی پێک هاتووە. 4 بەشە: لیسنینگ، ریدینگ، رایتینگ لەگەڵ سپیکینگ. ئەمە ئەم 4 بەشەت هەیە. 3 بەشی لیسنینگ و ریدینگ و رایتینگی تاقیکردنەوەکە لە 1 ڕۆژ ئەنجام دەدرێت. تەنها بەشی سپیکینگ لە ڕۆژێکی تر. یعنی کە تۆ ئەچیتە تاقیکردنەوەی ئایڵس، ڕۆژی یەکەم لیسنینگ و ریدینگ و رایتن هەر سێکی بەدوای یەکەوەیە، بەڵام سپیکینگ لە ڕۆژێکی تر ئەنجام دەدرێت. ماوەی تاقیکردنەوەی ئایڵس 2 کاتژمێر و 45 خولەکە. یعنی تۆ 2 کاتژمێر و 45 خولەک لە ناو هۆڵی تاقیکردنەوەی و لە کاتی تاقیکردنەوەکەش بە هیچ جۆرێک ناوبڕت نییە. هەموو بەشەکانیش یەک بە دوای یەک وەڵام ئەیتەوە. بۆیە ڕۆژێ پێش تاقیکردنەوەکە ئەبێ زوو بخەوی و نانێکی باش بخۆی و باش خۆت ئامادەکەی. لەبەرەوەی تۆ 2 کاتژمێر و 45 خولەک بەس وەڵامی پرسیار ئەیتەوە. باشە؟ ئەنجا تاقیکردنەوەی ئایڵس لە سەرتاسەری جیهان باوەڕ پێکراوە و تاقیکردنەوەکە هەمان یاسا و هەمان شێوازە لە هەموو شوێنێک. ئەوە نییە بڵێین بۆ عێراق جۆرێکە و بۆ وڵاتێکی تر جۆرێکی ترە. لە هەموو جیهان هەمان شێوەیە. و تاقیکردنەوەی ئایڵس لەسەر نمرەی 9 ئەنجام دەدرێت کە بەرزترین نمرەیە لە هەردوو جۆرەکە، لەسەر 9. بە 2 جۆر تاقیکردنەوەی ئایڵس ئەنجام دەدرێت: لەسەر کۆمپیوتەر کە پێڵەن کۆمپیوتەر دلیڤرد، یاخود لەسەر دەفتەر پیپەر بیست. ئێمە لە کوردستان کامەمان هەیە؟ پیپەر بیستمان هەیە. و کامەی باشترە؟ هەردووکی باشی و خراپی خۆی هەیە، بەڵام لەبەر ئەوەی ئێمە بنووسین دەستمان ڕاهاتۆ لەسەر دەفتەر، باشتر بۆ ئێمە وایە پیپەر بیست
جۆری پیپر بیست هەڵبژێرین. ئەگەر لە کۆمپیوتەر زۆر خێرای لە تایپینگ ئەو کاتە ئەتوانی جۆری کۆمپیوتەر دلیڤەرد هەڵبژێری. باشتر وایە قوتابی پێش مانگێکیان زیاتر ناوی خۆی تۆمار بکات بۆ لەبەرەوەی کورسی نامێنێت زۆر زوو پڕەبێتەوە. پێش مانگێ 2 مانگ ناوی خۆت تۆمار بکە و پارە بیە بۆ ئەوەی شوێنی خۆت دیاری بکەیت. باشە؟ اینجا ئێستا لێرە باسی جیاوازی نێوان تاقیکردنەوەی ئایڵس ئەکادمیک و ئایڵس جەنەرال ترینینگەکەین. با بزانین ئەم دوانە جیاوازی چییە؟ سەرەتا تاقیکردنەوەی ئایڵس جۆری ئەکادمیک بۆچی بەکارێت بۆ خوێندنی ماستەر و دکتۆرا و کۆلێژەکانی دەرەوەی وڵات. ئەگەر لە کوردستانیش بێ هەرە بێ ئایڵس بکەیت، لە دەرەوەش ماستەریان دکتۆرا بخوێنی هەرە بێ ئایڵست هەبێ. قوتابی دەبێت بەلایانی کەمەوە 6 لە 9 بێنێت. ئەگەر بتەوێت بخوێنی لە دەرەوەی وڵات لە کەنەدایان لە هەر وڵاتێکی تر زۆربەی داوای 6 بەرەو سەرەوە کات. بەشی سپیکینگ و لیسنینگی ئەم جۆرە لەگەڵ ئایڵسی جەنەرال ترینینگ هەمان شێوازە. یعنی ئەگەر تۆ بتەوێ بۆ نمونە ئایڵس جەنەرال ترینینگ ناوی خۆت نووسیوە یاخود ئەکادمیک کێشە نییە، یعنی هیچ جیاوازی نییە. سپیکینگ و لیسنینگ ڕاهێنانی هەردوو جۆرەکەی هەمان شتە. ڕاهێنان لەسەر هەر یەک جۆرێکی بکەیت بۆ ئەوی تریش ئەبێت. باشە؟ بەڵام لە جەنەرال ترینینگ ئەم جۆرەیان بۆ خوێندن بەکار نایەت، بەڵکو بۆ ڤیزە، ئیقامە و کۆچکردن و هەندێک مۆڵەتی پرۆفێشنەڵ هەیە کە داوای جەنەرال ترینینگەکە. یعنی لەمڕۆ بە دواوە کە نامەم بۆ ئەنێرن ئەڵێن سۆماخان ئێمە ئەمانەوێ بین بۆ کەنەدا بە ڕێگەی ئەکسپرێس ئەنتری یان بە ڕێگەی ئەتلانتیک پایلۆت. چه جۆرە تاقیکردنەوەیەک ئایڵس کامەی ئەوێ؟ جەنەرال ترینینگ. باشە؟ کەواتە ئەگەر بتوێ بخوێنی بە هیچ جۆرێک نەبێت جەنەرال ترینینگ بکەیت. بەڵام ئەگەر باسی ئیقامە و ڤیزە و کارکردن و ئەو شتانە بکەیت ئەو ئەبێ جەنەرال ترینینگ. دەبێت ئەو کەسەی ئەم جۆرە تاقیکردنەوەی ئەکات لە 7 کەمتر نەهێنێت. جەنەرال ترینینگ ئەبێ نمرەی زیاتر بێنی. خۆی 6 بێنی کێشە نییە، بەڵام لە 7 بەرەوسەرەوە پێ ئەڵێن باش، یعنی نمرەیەکی باشە، زۆر باشە. بەشی ڕایتینگ و ڕیدینگی ئەم جۆرەیان لە ئایڵسی جۆری ئەکادمیک جیاوازە ئەوە لەوانەکانی داهاتوو باسی یەکەم کە جیاوازەکەیان چییە. بەڵام ئەم دوو جۆرە جیاوازە لە ئەکادمیک. لێرە ئەم تەیبڵەی ئەیبینن لە پێشتان باسی ئەوە ئەکات ئەگەر تۆ لە 0 بۆ 9 لە نمرت لە 0 بۆ 9 بێت مانای چییە؟ ئێستا بۆ نمونە ئەگەر 0 بێنی لە 9 لە تاقیکردنەوەی ئایڵس یعنی چی؟ یعنی did not attempt the test، یعنی تۆ تاقیکردنەوەکەت نەکردەوە، لە برۆی ناوت تۆمار نەبوو، هیچ وەڵام نەیاوەتەوە، ئەوە 0 هێنی. ئەگەر باندی 1 بێنی یعنی 1 لە 9 بێنی لە ئایڵس ئەوە یعنی تۆ زمانی ئینگلیزی باش نییە و بە هیچ جۆرێک پێشتر بەکارت نەهێناوە. پێڵێن نۆن یوزەر، یعنی بەکارهێنەری زمانی ئینگلیزی نیت. ئەگەر باندی 2 بێنی ناتوانی قسەی پێ بکەیت و گفتوگۆی پێ بکەیت، تەنها هەندێک وشەی زۆر سادە ئەزانی. باشە؟ ئەگەر باندی 3 بێنی کۆمەڵەیەک وشەی زیاتر ئەزانی، بەڵام بە بەردەوامی هەڵە ئەکەی لە ڕستە و لە قسەکردن. ئەگەر باندی 4 بێنی کێشت بۆ دروست ئەبێت لە تێگەشتن، یعنی نووسراوە has frequent problems in understanding and expression is not able to use complex language. یعنی ئەگەر باندی 4 بێنی لە 9 ڕاستە لەوانەیە شتێک بزانی، یعنی تێبگەین، بەڵام لە ڕستەی قورس کێشت بۆ دروست ئەبێت، لە ڕستەی ئاڵۆز. ئەگەر باندی 5 بێنی، ئەگەر 5 بێنی لە 9 ئەتوانی زمانی ئینگلیزی بەکاربێنی بۆ قسەکردن، بەڵام هەڵە ئەکەوێتە ناو قسەکانت. لەگەڵ ئەوەش ئەتوانی بە شێوەیەکی سادە قسە بکەیت بە زمانی ئینگلیزی، بە شێوەیەکی سادە. یعنی نووسراوە should be able to handle basic communication in own field، یعنی ئەتوانی قسەی پێ بکەیت، گفتوگۆی پێ بکەیت، بەڵام هەڵە ئەکەیت. ئەگەر 6 بێنی ئەوە تێگەشتنت باشە.
قسەکردنی شت باشە و لە ڕستەی ئاڵۆز بە جۆرێک تێ ئەگەیت یعنی یەکێک قسەت بۆ بکە لەوانەیە بەشێکی زۆری تێ بگەیت بەڵام لەگەڵ ئەوەش لەوانەیە هەڵە بکەیت و ئەگەر باندی حەوت بێنی پێڵێن گود یوزەر یعنی تۆ بەکارهێنەرێکی باشی بۆ زمانی ئینگلیزی لە ڕستە تێ ئەگەی لە گفتوگۆ باشی لە تێگەشتن باشی بەڵام ئەکرێ لە هەندێک وشەی زۆر قورس و با بڵێ بارودۆخی زۆر قورسکێکێ بە زمانێکی پاراوی ئینگلیزی قساکە لەوانەیە هەندێک شت هەبێت لێی تێنەگەی ئەگەر حەوتت هێنا و ئەگەر هەشتت هێنا very good user یعنی تۆ زۆر باشی نزیکی لە پەرفێکت یعنی ئینگلیزیەکەت زۆر باشە ئەگەر یعنی لە چەند حاڵەتێکی زۆر کەم هەڵە ئەکەی یعنی ئەگەر شتێک بێ بەکارت نەهێنابێ لە ئینگلیزی یان نەتبیست بێ پێشتر ئەو کاتە لەوانەیە بۆی هەیە هەڵە بکەی و ئەگەریش نۆ بێنی ئێکسپەرت یوزەر ئەوە تۆ ئیتر ئینگلیزی ئاو خواردنەوەیە لەلات هەموو شتێکت پرفێکتە و زۆر باش تێگەی ئەنجا لێرە تۆ بەلایەنی کەم ئەبێ 6 بێنی 6 لە 9 هەتا 6 بێنی و لە تاقیکردنەوەی ئایڵس ئەگەر هەتا 6 بێنیت ئەتوانی یعنی کۆنترۆڵت پێ ئەکرێ بەڵام 7 و 8 و 9 کورسەکەی لە چییە ئەبێ کەمترین هەڵەت هەبێ یعنی ئەگەر 9 بێنی ئەبێ هیچ هەڵەیەکت نەبێت یاخود 1-2 هەڵەی بچووکت هەبێ لە پرسیارەکان بۆیە ئەو کەسەی بۆ نمونە کەسێک 5 ئەهێنێ 6 و 7 پێیەت پێیەت ئەگەر تۆ 5 هێنابێ ئەتوانی بیکەی بە 6 و 6 هێنابێ ئەتوانی بیکەی بە 7 بۆ لەبەرەوەی تۆ ئەگەر 6 هێنابێ تۆ خۆت تێ ئەگەی زمانەکە باشە لە خەڵک تێگەی کە قسەت لەگەڵەکەن بەڵام پێویستیت بە چێ پێویست بەڕاهێنانی زیاترە پێویستت بۆیە کە وشەی زیاتر بزانی گرامەرت باشترکەی یاخۆت زیاتر گوێ بگریان نووسینت باشترکەی ئەتوانی بیگەێنی بە 7 چۆن بۆ نمونە من تاقیکردنەوەی یەکەم 5 هێنم ئەچم چی یەکەم ماوەیەک تەرخانەکەم بۆ خۆم هەموو ڕۆژەی 3-4 کاتژمێر ئەخوێنم خوێندنی ئایڵس تەنها ئەوە نیە ڕاهێنان بکەی ئەبێ گوێ بگری لە بۆ نمونەیەکە قسە بکە بە ئینگلیزی بیخەسەر BBC هەوڵ بە شت بنووسی هەوڵ بە بەردەوامی گوێت لێ بەیەکە قسە ئەکا بە ئینگلیزی ڕۆژانە وشەی ئینگلیزی بەرگوێت بکەوێ ڕۆژانە بتوانی بخوێنیتەوە ڕۆژانە گوێ بگری بنووسی باشە ئەنجە دوای ئەوە بۆ نمونە ئەوەی 7 هێناوە ئەتوانێ بیکا بە 8 دەبێ بخوێنێ بەڕاستی 8 ئەتوانی بیکەی بەنەوە ئەتوانی شتێک نییە یعنی من باوەڕم بۆ نییە یەکێک بڵێ ناتوانم شتێک نییە بەناوی ناتوانم ئەگەر هەوڵی بۆ بێ ئەتوانی ئێستا لەوانەیە ئەو کەسی کە 30 هێنابێ لە تاقیکردنەوەکە یەکەم جار یان 4 هێنابێ ئایا ئەتوانێ بیکا بە 8 ئەتوانێ بەڵام کەی ئەتوانێ کە کاتێکی زۆری بۆ تەرخان کرد ساڵێکی یا بە خۆی ڕاهێنانی کرد دەورەی چوە دەورەی ئینگلیزی پەرەی بەخۆیە هەموو ڕۆژێک با بڵێ گفتوگۆی ئینگلیزی کرد کۆنڤەرزەیشنی کردەوە لەگەڵ یەکێک زیاتر گوێی گرت لە فلم بێ یاخود گۆرانی بێ هەر شتێک بێ بە ئینگلیزی ئەتوانی تەنها ئەوەیە تۆ چەندێک هەوڵی بتوانی باندەکەی خۆت بەرزکەیتەوە ئەنجا شتێکی تر هەیە چۆنیەتی دابەشبوونی نمرەکانی تاقیکردنەوەی ئایڵس با بزانین چۆن نمرەکان دابەشە بێ لە listening ئایڵس listening کەی نۆ ئەهێنی باندینۆ ئەگەر تۆ 39 چلت هەبێ یعنی لە 40 پرسیار 39 یان 40 هەموو ڕازبیان یەک هەڵەتە بێ کەی 8.5 ئەهێنی 37 یان 38 پرسیارت ڕاست بێ کەی 8 ئەهێنی 35 بۆ 36 پرسیارت لە کۆی 40 پرسیار ڕاست بێ جامە دوایی ئەتوانن خۆتان سەیریکەن بۆ ریدینگ ئەگەر ئەکادمیک بێ بەم جۆرەیە و جەنەرال ترینینگ بێ بەم جۆرەیە ئەتوانن دوای خۆتان سەیریکەن ئێستا چی یەکەین چۆنیەتی ناو تۆمارکردن بۆ تاقیکردنەوەی ئایڵس لە کوردستان با بزانین دوای ئەوەی کە تۆ ڕاهێنانت کرد و هەموو شتێک تەواو و ئامادەی بۆی تاقیکردنەوەکە بکەی چۆن ناوی خۆت تۆمار بکەی چی یەکەین ئایڵس بریتیش کاونسل عێراق اوكي Iraq British Council هێتە سەر ئەم وەبسایتە
ئیتە خوارەوە لێرە نووسراوە بە چەنە test type ئەگەر ئایڵس academic and general training paper based بە 350 نووسراوە بڕی پارەکەی چەندە ئەگەر بتوێت تاقیکردنەوەی ئایڵس بکەی ئەبێ چەند پارە بی تۆ کامەت ئەوێ ئایڵس academic and general trainingت ئەوێ تەنها بۆ UK جیاوازە جیایان کردوتەوە ئایڵس for UK visas and immigration دیارەوە جۆرێکی تازەیە لە ئایڵس تەنها بۆ UK بۆ بەریتانیا بێت بەڵام ئێمە پێویستیمان بە کامەیە academic و general training paper based test یعنی لەسەر دەفتەرێکی ئیتە خوارەوە کامە جۆرت ئەوێ book IELTS academic یان book IELTS general training ئێمە academic هەڵەبژێرین بە نمونە شوێنەکەت عێراق do you need any special arrangements on the test date ئایا پێویستی بە یارمەتی هەیە ئایا کەسێکی خام پێداویستی تایبەتی تۆ ئەڵێ نۆ ئەگەریش یەسە یەسدا ئەگری تۆ ئەو کاتە ئەتوانن یارمەتیت بێن when do you want to set the test کەی ئەتەوێ مانگی 3 4 5 6 چیەکی بۆ جوون هەڵەبژێری لە ئێستاوە بۆ خۆت هەتا جوون دانیشە بخوێنە ئەگەر ئەتەوێ نمرەی باش بێنی بەلایانی کە مانگێک 2 مانگ با پێش تێستەکەت یعنی مانگێک 2 مانگت هەبێ بۆ ئەوەی کاتت هەبێ بخوێنی با بڵێ من جوون هەڵەبژێرم choose location نووسراوە هەولێر search for test سیرکە لە جوون تەنها 2 شوێنت هەیە لە 12 جوون بۆ ئەڵێم جوون مانگ 6 لە مانگ 6 سیرکەن لە مانگی 6 لە ئێستاوە تا مانگی 6 تەنها 2 شوێنت هەیە 12 6 لەگەڵ 19 6 ئێمە 12 هەڵەبژێرین بۆیە ئەڵێم پێشتر ئەبێ ناوی خۆتان بنووسن لەبەر ئەوەی هەموو کاتێک تاقیکردنەوەکە ناکرێت لەوانەیە لە مانگەکە چەند جارێک هەبێت و بۆ ئەوەی ئەو کورسیە بەدەست بێنی لەبەر هەمووی دیاری کراوە پێشتر ناوی خۆتان بنووسن و پارەکە بێن British Council Iraq دیدەمان هۆتێل لە هۆتێلی دیدەمان لەسەر 60 مەتریە لەوەیە تاقیکردنەوەکەت choose this test دایگرە ئیتە خوارەوە فۆرماتەکەت چییە paper based لەسەر دەفتەر وەڵامەیەتەوە arrival time حەوت و نیو ئەبێ حەوت و نیوی بەیانی لەوێ بی کەی دەست پێیەکە 8:45 بۆچی ئەبێ حەوت و نیو لەوێ بی هەتا ناوت ئەنووسن و هەتا ئەچتە ژوورە و شوێنێکی خۆت ئەدۆزیتەوە و خۆت ئامادە ئەکەی باشتر وایە لە حەوت و نیوی بەیانی لەوێ بی کەی تەواو بێ 12 و 15 دقە For speaking, your speaking test may be delivered over a video call or in person. لەبەرەوەی ئێستا لەبەر کۆرۆنا لەوانەیە بە ڤیدیۆ کۆڵ سپیکینگەکە بکرێ یاخود in person. اینجا choose speaking test. یانزەی مانگ یانزەی 6 ئەتوانی تاقیکردنەوەکە بکەی تەنها سپیکینگ کەوتم ڕۆژێکی ترە بۆیە تۆ 11 هەڵبژێرە چونکە هیچ ڕۆژێکی تر بەردەست نییە جگە لە 11 ئەڵێ کەی ئەتەوێ بۆ نمونە تۆ ئەتەوێ کاتژمێر 12:40 دقە 12:40 دقەی دوای نیوەڕۆ ئەوە هەڵەبژێری هەر لە دیدەمان هۆتێلە اینجا نووسرێ ready to book ئەگەر ئەکاونتت کردوتەوە پێشتر ئەوە I already have an account ئەگەر نا create an account ئەکاونتێک دروست دەکەی بۆ نمونە ناو سۆنیا دانین سۆنیا هاوڕێمە بۆیە ناوکەی بە نمونە وەرەگرین ناوی خۆتە نووسی وەکو ئەوەی کە لە پاسپۆرتەکەت هەیە لەبەرەوەی بێ پاسپۆرتەکەت ببەی ناوی خۆت ناوی سیانیت یعنی ناوی باوکو باپیرت date of birth مێڵی خۆت ئەنووسی لێرە پاسۆردێک بۆ خۆت دائنەی دوای ئەوە کە ئەگە کەیتە خوارەوە
I agree to the account registration terms and condition ئەمە دا ئەگری ڕجستەرەکەی دوای ڕجستەرەکە ئەکاونتەکەت ئەکەیتەوە و وابزانم هەر لە پیجی دوای ئەمە نووسراوە کە چۆن پارەکە بیەی ئەبێ بە ئۆنلاین پارەکە بیەی ئیتر ئەگەر ڤیزەت هەیە یان ماستەر کاردت هەیە زانیاریەکانت داخلەکەیت و پارەکە ئەی هەتا پارەکەنی ناتوانی کورسیەک بۆ خۆت داگیر بکەیت بۆیە هەر کاتێ شتێکیش هەیە هەتا پارەکەنی زۆر بە جددی دەست پێ ناکەی بۆیە کە پارەکە تیا و شوێنێکت بۆ خۆت دۆزیەوە لەو ڕۆژە ئەو کاتە هەستێکی کە تاوا ئیتر تۆ تاقیکردنەوەکەت لە پێشە ئەبێ بخوێنی اینجا ئەمە ڤیدیۆی یەکەمم بوو لەسەر تاقیکردنەوەی ئایڵس لە ڤیدیۆکانی داهاتوو لەوانەکانی داهاتوو باسی بەشەکانی ئایڵس دەکەین یەک بەیەک ئەگەر هەر پرسیارێکت هەیە لە کۆمێنت بینووسە و هەر پێشنیارێکیشت هەیە لە کۆمێنت بۆم بنووسە و هەتا ڤیدیۆیەکی تر منە بێ بڕۆم خواتان لەگەڵ